تەوێڵەیەنە تەوێڵی ماڵم ڕاکی ئاوی سەری کۆتۆ خیاڵم سوورە هەراڵۆ کەش و بەرانی کەرو سەوقات پێکلا کاکەگیانی دیوا و کەشا هەزار دەرمانە وەشڵەی پاواڵی براڵەش میمانە. کێشەکی بە خێراتنتانەکەم بەخێر بن سەر چاوم من ناوم شەتاو ئەڵڵا کەرەمە خەڵکی شارچکەی تەوێڵم. ئەمڕۆ ئێمە چەند خانمێکی دەستڕەنگینین دەوری 8 نەفەرین لە هەڵەبجەوە یین بۆ کاری دەستینی وەمان کاری دەستێنی وەمان خواردنە. ئێستا ئەمڕۆ من بە خواردن بەشداریم کردووە. هەفتانە هەفتەی 4 نەفەرمانیەی هەر هەفتەیەک و 4 کەسیە بۆ ئێرە 4 کەسەکە 2 کاری دەستیە 2 خواردنە 5 شەمان و جمعانیەی. وەڵایی ئەمە بیرۆکەیەکی ئافرەتێکی دەستڕەنگینمان بوو ناوی سەیرانخانە مانگێکە خەریکە قەرارە هەفتەیە 4 نەفەرمان بێ هەفتەکە 2 ڕۆژە ئەتە هەر هەفتەیەک و 4 نەفەرمانیەین حتا خەڵک میوان و شت ئاوا بێ سەیران کەروشتمان هەبێ ئێمە شەر بەشداری ئەەکەین تا مانگی 11ە 12ە هەتا بە پێیجەوەکە. ناوم نقشەوەهاب سەیفەدین فەرەجە خەڵکی عەبابیلیم لە ساڵی 1990 دەست بەکارم کاری دەستڕەنگینی چەند خولێکم کردووەتەوە وەکو پێشەنگای ڕێکخراوی ئامێز 4 ساڵ لەوێ بووم دەرزی کاری دەستڕەنگینی و درومانم وتووەتەوە بە ئافرەتان ئێستا 8 ئافرەتین دەرفەتێکی پێداوین شارەوانەی خورماڵ و هەڵەبجە ئەمەیان ڕەخساندووە لە ئاوێسەر بۆمان کە هەر هەفتەیەک 5 شەمان و جمعان 4 ئافرەت بۆ ژێر ئەم سێبەرە ئاوێسەر کە کاری دەستڕەنگینەکانیان لێرە بەخش بکەن و وەکو بازرگانیەکیش لەسەر قاچی خۆیان بۆسن بۆ بەرەو پێشچوونی کارەکانی ئافرەتان دەستخۆشی لە شارەوانی خورماڵ و هەڵەبجەی شەیدیش دەکەین بۆ ئەم کارە هەڵیان سەنگاندووە بۆ ئافرەتانی دەوروبەری هەڵەبجە و هەورامان بۆمان.